دانراوە بە ناوی کوردستان 24ەوەیە. ئەم بابەتە دەبینین کە راپۆرتێکە ئامادە کراوە، دواتر گەڕێمەوە لاتان شارەزایەکمان هەیە لەسەر بابەتە قساکە. زۆر کەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆژانە چاویان بە چەند هەژمارێکی ساختە دەکەوێت کە هۆکاری دروستبوونیان ڕوون نییە. زۆر جار بۆ مەبەستی هەڕەشەوکاری نەشیاوە، بەڵام لە زۆر بارودۆخدا بۆ شکاندنی کەسانی ناودار و هەڵبەستنی قسە و ناوزڕاندنە. هەر کەس خۆی بەرپرسیارە لە خۆی، هەڵبەستن بە ناوی کەسێکەوە ئەوە هەم غەدر لە خۆیەکە، ئەمەتوانم بڵێم خیانەت لە خۆشیەکە. مرۆڤەکان ئەوەنە پیرۆزن، گوناحە هەستیان بریندار بخرێ. لەبەرەوە با هەر کەس بەرپرس بێ لە ئیشی خۆی، لە کاری خۆی، لە ئەکاونتی خۆی، چی حەز بکات لەو ڕێگەیە خۆی دەری ببرێ، نە خەڵکی بێ بە پێشەنی ئەو بە ناوی ئەوە شتی هەڵە بکات و ئەوانە بکات، چونکە لە کەسایەتی خۆشی و ئەو کەسەش ئەوێ کەم کاتەوە کە ئەمەش کارێکی زۆر نەگونجاو و نەشیاوە لە ناو کۆمەڵگا. بە تەنها ئەم هێرشانە بۆ سەر تاکەکان نییە، بەڵکو ماڵپەڕ و ڕاگەیاندن و ڕێکخراوەکانیش دەگرێتەوە. کەناڵی کوردستان 24 زیاتر لە 14 کاونت و پیجی بەناوەدانراوە. لە ڕووی یاساییەوە بەکارهێنانی ناو وێنە و زانیاری کەسی دیکە دەکەوێتە چوارچێوەی یاسای خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سزاکەشی زیندانیکردنە بۆ ماوەیەک کە لە 3 مانگ کەمتر نەبێت و لە ساڵێک زیاتر نەبێت. پێبژاردنیش لە 750,000 دینار کەمتر نەبێت و لە 3 ملیۆن زیاتر نەبێت. طبعا دو عقوبەیەکی غەرامەیە، عقوبەیەکی باڵێن حەبسکردن هەیە، هەندێک جاریش دادوەری بەڕێزیشێک لە عقوبەکان وەرەگرێت بەپێی زڕوفی جەریمەی یاخود بەکارهێنانی ئەو کاونتەیە یاخود مولابەساتی قەزیەکەی زیاتر تەحدیدی باڵێن سزای تاوانەکە ئاکات. بەداخۆ لێسا لە هەرێمی کوردستانە بەشێکیش لە ڕێکخراوەکان ئەوانەی کە پێیانەوەترێ ڕێکخراوی NGO ڕێکخراوی ناحکومی زۆر باش لەسەرم کەسە ئیشیان نەکردو لاوازن. ڕاستە هینێگەیە با بڵێن فشارێک هەیە، بەڵام لە تەنی ژەمەیە با بڵێن بەکارهێنەرانی ئەم بابەتە زۆرە لە هەرێمی کوردستانە. لە نوێترین لێکۆڵینەوەی سایتی نێلسین بۆ تەکنەلۆژیا دەرکەوتووە ئەو کەسانی کە هەژماری ساختە بەکاردەهێنن دەتوانن ساختەکاری لەوێنە و دەنگیشدا ئەنجام بدەن بە ناوی کەسی دیکەوە قسەت لەگەڵ بکەن بە ئامانجی جۆرا و جۆر. تەنها لە ئەکاونتی فەیسبوک زیاتر لە 2 ملیار و لە ئەکاونتی ئینستاگرام زیاتر لە 8 ملیۆن ئەکاونتی ساختە هەیە کە زۆربیان بە ناوی کەسانی دیکەوە بەکارهێنراون. بەکارهێنەران دەتوانن لە ڕێگەی ئینستاگرام و فەیسبوکەوە سکاڵا تۆمار بکەن بۆ لابردنیەوە ئەکاونتانەیە خۆ سکاڵای یاسایی تۆمار بکەن. باشترین چارەسەری پێشنیارکراو بۆ ئەم بارودۆخە داواکردنی ڤێرفایە کە لای خۆمان پێی دەوترێت سەحەشینەکە. نیان بارزان، کوردستان 24 سلێمانی. هاوکارم نیان ئەو راپۆرتەی ئامادە کرده بوو، هەندێک زانیاریمان وەرگرت، بەڵام پێویستمان بە شارەزایەکە لە بواری سۆشیال میدیا کە سەبارەت بە هەژماری ساختە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، چۆنیتی ناسینەوەیان و چۆن بزانین هاکراوین، چۆن نەتوانین بیگەڕێنینەوە، ئەمانە هەر هەمووی لە مەبەست بەهادین پرسیار دەکەم. بەخێراتی کاک مەبەست. سپاس بۆ تۆ. پێشەکی سپاسی کەناڵ 24 دەکەم کە ئەو دەرفەتی داوەتە بن بێکەوە گەنگەشێ بابەتە بکەین و تێگەیشتنێک لەوە خەڵک دروستکەین کە چۆن ئەکاونتی یان پیجی ساختە و فەرمیلێک زیاد بکەینەوە و خۆمان پارێزین لە هاکو بتەوکردنی ئەکاونتەکەمان. بەڵێ هەڵبەتە مەبەست هاوکاری منیشە، هەر لە کوردستان 24 ئێمە هاوکاریم پێکەوە لە بەشی سۆشیال میدیای کوردستان 24 لە بواری سۆشیال میدیا شارەزایەکی باشی هەیە، بۆیە ئەمڕۆ کەمێک لە کارەکەی هێنامانە ناو ستۆدیۆ هێنامانە بەردەمی کامێرە. باشە کاک مەبەست، مادەم باسی هەژماری ساختە ئەکەین، جارە هەژماری دروست کامێ و ساختە کامەیە، بەچی بزانین ئەمە ساختەیە، بەچی بزانین ئەمە فەرمیە، نیشانەکانی چین و چۆن خۆمانی لێ بپارێزین؟ طبعاً خەڵک ئێستا زۆر تێدەکەوێت لەسەر ناسینەوەی پیجی ساختە یان ئەکاونتێکی ساختە و نازانین کامە فەرمیەکەیە. یەکەم تێبینی ئەگە بیکەی خەڵک بیزانێت بۆی بیناسینەوە ڤێرەفایەکەیە، یەکەم شتێکی ئاسانە، هەر پیجێک ڤێرەفای بۆ ئەکاونتی فەرمیە، ئەو پیجی فەرمیە بۆ نە کوردستان 24 کە پیجەکەت بینی ڤێرەفای پێ بوو ئەوە پیجی کوردستان 24 فەرمیە. بەڵام تاکو ئێستا نازانبوون ناو سەحەشینە هەیە، نەفەر هەیە سەحەشینەکە نازانێت کە ئەو بۆ فەرمیبوونی پیجەکەیە. ئەوە هەنگاویەکەم، هەنگاوێکی ئاسان. هەنگاوی دوم ئەوەیە لەوانەیە ئێستا با بڵێن هەل نمونە لەسەر کوردستان 24 دێنەوە، باشە 2 پیجی کوردستان 24 هەیە، هەردووشیان بۆ نمونە 3 ملیۆن لایک، 3 ملیۆن لایک، هەردووشیان هیچیان ڤێرفایان نییە،
بەڵام نازانین کامە فەرمیە چۆن بیناسیینەوە هەردووشیان هەمان پۆز دەکەن ئەو کاتە ئاسانە ناسیینەوە یەکەم شت دوو ڕێگە هەیە یەکەم سێری کاتی پۆستەکانی بکە زانە کامە زووتر پۆز دەکات ئەو بابەتەکانی لێە ئەو سەرچاوی بابەتەکانی لێە کەواتە ئەوە فەرمیەکەیە باش دووەمین هەموو پیجێکی گەورە یان هەموو کەناڵێکی گەورە وبسایتی خۆیانە لە وبسایتی خۆیان ئاماژە بە سۆشیال میدیاکانی خۆیان دەدەن و بۆ پشتڕاست دەکەنەوە کەەوە پیجی فەرمی خۆیان پێویست ناکە بۆ نەگە ڤێرفایش نەبێ بۆ نەعادەتوانین بیناسیین باش ئەمە بۆ پیج ئەمە بۆ پیجی و بۆ پیج و بۆ کەسێکە بۆ نمونە بڵێن سلبریتیە کەسێکی بەناوبانگە ڤێرفای هەیە بەڵام کەسێک ڤێرفای نییە و کەسێکی ئاساییە یەکەم چۆن نەتوانێت ڤێرفای دەست بکەوێت بۆی کە بە فەرمیتر بناسرێت دووهەم تا چەندە گرنگەوە ڤێریفای هەبێت هەنێکمان نیمانە بۆ تەمان باس بۆ سلبریتەکانیش ئەوانش دەبی کار و چارەکە خۆیان پۆستکەن بۆ نەعادیان ناستنەوە خەڵک دەبی بیناستەوە چکە فان پێجێکی زۆر هەیە بە ناوی ئینستاگرام و فەیسبوک و تەواوی پلتفۆرمەکانی دیکە ڕێگری لە دووبارەبوونەوەی ئەو ناوە دەکەن بۆ نمونە گۆرانی بێژێکی بەناوبانک هەیە بە ناوی دادەنێن ئەکاونتەکەی دوای ماوەیەک ئینستاگرام خۆی دای دەخە دەبێت بنووسێت فان پیج کە ئەو ئەکاونتە هی فانێکی دی ئەوە بۆ سلبریتی بۆی با بڵێن گرنگی ڤێرفای بوون چییە تەبان بۆ نمونە کەسێک لە سوشیال میدیا دەردەکەیان کەسێک لە کەناڵەکان دەردەکەوێتن دەبێت ئەکاونتێکی تایبەت بە خۆی هەبێت لەوەری خەڵک دەیناسێت ڤێرفای کراوە بێت گرنگێکی زۆری هەیە بۆی خەڵک سیقە بە پۆستەکان چۆن بەدەست بێ ئەو ڤێرفایە طبعا فۆلۆوەرێکی زۆرت هەبێ و فرێندێکی زۆرت هەبێ کێشەی فۆلۆوەر مشکلی نییە پێویستە ناوت هەبێت یەکەم شت لە تیڤی دەرکەوت بیت دووەم شت لە وبسایتەکان ناوت هەبێت لە گوگل ناوت هەبێت لە ڕۆژنامە بەناوبانگەکانی وەکو بیزنس کریتەر شوێنی دیکە جۆبس ئەوانە هەمووی دەبێت ناوت هەبێت لەو شوێنانە ئەو کات ئینتەرنێت گۆگڵ دەناسێتەوە وەکو کەسێکی دیار و پلتفۆرمەکانش پشتگیری دەکەن تاوەکو ڤێرفایت پێ بدەن بەڵام با پێش ئەو مۆزوعەکەی دیکە باسکەی کڕینی ڤێرفای کاتیە هەیە دەیکرێت درۆیە شتانی نییە شتە هەیە دەدات ڤێرفایەکەی دەدات بەڵام کاتیە نامێنن پاش ماوەیەک چکە فەیسبوک دوای ئەوەی ریسێرچ دەکاتون لێکۆڵنەوە لەسەر ئەکاونتە دەکات لای دەباتەوە ناکرێت ئیلا دەبێت خۆت کەسێکی فەرمی بی و کەسێکی دیاربی زۆر باش بابێنە سەر هاکردن هەمیشە ئەوەی کە سوشیال میدیا بەکارەهێنێ بڕواکە ئەگەر کەسێک بێت کەمترین کەسیشی لەلا بێت و فۆڵۆی کەمترین ئەگەر نەکرێتەوە هاکراوم بێگومان هەر کەسێک بەشی خۆی بەشی ژیانی تایبەتی خۆی لەگەڵ خێزانەکەی لەگەڵ ماڵەوە هەر جارێک لە بینی خوانە کۆمەڵە قسە هەیە کە پێیوەستە بە خۆیان هەموو کەسێک مەترسیەوە دایمەن لە دڵی دروستە بێت کە هاک نەکرێت هاککردن ئەتوانین بڵێن چۆن بزانین هاک کراوین و چۆن چارەسەرەکرین طبعا کێشەی هەرە سەرەکی خەڵکی مە ناڵێم هەمووی بەڵام نیوە زیاتری ئەوەی کە نازانین بۆ منە پلتفۆرمەکەی چۆن بەکاربێنێت ئەو پرەنسیبانە چین لە ناوی هەیە ئەو مەرجانە چین کە بۆ دروستکردنی ئەکاونت هەیە نازانین بەکاربێن یەکەم شت دەبێت پێویستە ئەگە خۆمان لە هاک پارێزین پێویستە ئەمە ناوێکی خۆمان هەبێت بە ناوی خۆمانەوە دێنین ڕسمی خۆمانی لەسەر بێت بۆی فەیسبوک جارێ دژمانەوەستێتەوە دووەمی شت ئیمێلی خۆمانی لەسەر دابنین ڕقم تەلەفۆنی خۆمانی لەسەر دابنین تو فاکتەر هەیە بەرنامە هەیە گوگل ئۆتێنتیکەر و مایکرۆسۆفتی شەیتی هەردووشیان پشتگیری پلتفۆرمەکان دەکەن بۆی ئەکاونتەکە زیاتر پارێزراوێت بەڵام خەڵکی مە ئەو شتانە بەکار نایێنێت لەبەرەوە هاکەرەکان یاخود ئەو کەسانی کە پێیان دەڵێن چیتەریان هایجاکینگ دەکەن کەلێنێک دەبینەوە لەوەی کە ئیمێلی دانەناوە بۆیە هاکی دەکات باش ئەگەر هات و هاکرا ژمارە تەلەفۆنەکەش لەگەڵ یا کێشەی بۆ دروستە بێت طبعاً ئەگەڵ کەسی کە چووە ناو ئەکاونتەکەی تەمان دەچێت قوڵتر نابێتەوە بۆیە پێشوەختە ئیمێل و ڕقەمی باش لەسەر ئەوکەی خۆت دابنی هەموو چالاکە ئەنی بۆ ئیمێلەکە پاسۆرەکەی بزانی ڕقەمەکە لای خۆت بێت ئەلوز نەبێت باشە بە زمانەکە ئەو کاتە مەترسی لەسەر ئەکاونتەکە زۆر کەمە نییە ئەو کاتە باش کاکمە بەس شتێکی دیکە هەیە زوو زۆڵە مانگی جارێ با بڵێن وشەی نهێنەکەت بگۆڕە بۆی کە پارێزراوبی
ئەمەنەیە گۆڕی بیرتە چەکامیان بووە ئەوە دروستە شتە طبعا یەک پاسوەرد دابنێ باشە بەڕای من بەڵام پاسوەردێک دابنێ کە لە ناوی خۆت نزیک نەبێ یەکەم شت ڕقم تەلەفۆن نەبێ پاسوەردەکە تێکەڵاویەک بێ لە ناوێکی خوازرا و ڕقەمێک و پیتێکی کەپیتال و سیمبولێک ئێستا زۆر با بڵێن ئەو کەسانی کە هاکیش دەکرێن لە نەزانینە لە ئیمێڵی شێ شتە وبسایتی شەیە کە فەرمی و ساختن هەردووشیان چۆن وبسایتەکانیش بناسیینەوە دەمێ باسی وەش بکەم باشە وبسایتی ساختە طبعاً دۆمینی هەیە دۆمین نێمی هەیە بۆ نمونە www.facebook.com باشە دەبێت سێریکی بزانین ئەو نووسراوە بە فەیسبوکە بە تەواوەتی نووسراوە فەیسبوک چونکە هەندێک جار ئەوانەی کە ساختەکاری لە لاپەڕی پیجەکە دەکەن فەیسبوک دەکەن پلاتفۆرم فەیسبوک بۆ نمونە فەیسبوکە دوو ئۆ نییە یەک ئۆیە ئەو کاتەی بیناسیێت و فەیسبوک چۆن دەنووسێت لە گۆگل سێرچ یەکەم جار بزان تەواوە دووەمین شتیش تەمان هەموو HTML-یان هەیە دەنووسێت HTTPS ئەو ئێسی لەگەڵ بێت ئەو کاتە ئەتیادی وایە ئیمێڵێکمان بۆ دێت ئەڵێ ئەو ئیمێڵە بکرە و براوە ببە لە فلان پێش پڕکێ و خەڵاتی ئەوانە مەترسیدارن ئەو ئیمێڵانە طبعاً مەترسیدارترین شت ئەو ئیمێڵانەی نەک ئیمێڵیش نامەش لە مەسنجەری شێوشتە بۆ من دەڵێ ڕکلامیش خواردنەوەی گازی دێتن دەڵێ ئەوە ببەرەوە سیارێک دەبێتەوە نایخۆ تۆ مارکە کە دەچیتە ناو لینکەکە ئەتیادی کێشەی نییە و آیپیت کەش دەکات و دەزانین لەکوێ ئەو کەسی کە دایناوە بەڵام دەڵێ ئەکاونتی خۆت داخلکە ئیمێل و پاسوەردی خۆی داخلەکە تەمان هاک دەکرێت سەر لە ئیمێلەکانی ئێستا نزیکم لاندەگە یوتیوبەرەکان یوتیوبەر هەیە کێشەی هەرە سەرەکی یوتیوبەرەکە ئەوەیە ئیمێلێکی بۆ دەڵێەوە سپۆنسەرە من $1500 دەدەم بە تۆ بۆ ئەوی کە سپۆنسەری ئەو ئەپەمان بۆ بکەیان ئەو گەیمەمان بۆ بکەی بەرامبەری ئەویش ڕازی دەبێتن ئیمێلشتری بۆ دەنێرێتن دەرێ ئەوە تا و گەیمە داونلۆد کە فایلێکە ئەتوانی تاقی بکەیتەوە و دواتر پارەکە دەدەینێ ئەگەر کۆمپانیایەک بتوانێت $1500 بداتە تۆ بەرامبەر ڤیددیوەیەک بۆ پارەی نییە بەرنامەکە و گەیمەکەی خۆی بخاتە ناو ستۆرەکان یان ستیم مایکرۆسۆفت ستۆر ئەگە مۆبایل بێ ئەپستۆر گوگل پلی پارەی ئەوەی نییە کاتە دیارەمە ساختە دەبێت کەسەکە بزانێ ینی ئەوە ساختەکاری دەیات زۆر باشە کاکمە بەست وەکو بزانی چ شتێک ماوە کە پێویستە هاوڵاتی بیزانێ بۆی کە پارێزرا بێ وەکو جواب پرسیار پێش ئەوەش با مەسەلێک هەیە باسکەم باشە هەر برادێکی خۆمە هەماش تەلەفۆنێکی بۆات بوو گوتی پێیان گوت بوو ئینستاگرامەکەت بۆتە 22,000 فۆلۆ پیرۆزبایی لە دەکەمە لە کۆمپانیای ئینستاگرامەوە پەیوەندی ما پێوە کردی پێویستە خەڵات بکری اینجا بە ستێپ هات بوون ئەو دووسێ ڕۆژی تێ تەلەفۆنیان بۆ کردبەوە تەلەفۆنمان بۆ کردبووی بۆ خەڵاتەکە ئەمر خەڵاتەکەت پێ دەدەین ئێستا کۆدێکت پێ دەکات بۆ مام بخوێنەوە ئەوش کۆدەکەی پێدا پێ هات بوو کۆدەکە بۆی دێت کاتێک ئەکاونت دێنی تۆ دەبێت کۆد دەگاتە ڕقم تەلەفۆنەکە کۆدەکەی بۆ خوێن بوو ئەکاونتەکەی هاکرد ئەز ئەو کشێرە سەرەکی باوەڕ بە تەلەفۆن دەکەن باوەڕ بە ئیمێلی ساختە دەکەن بۆ داواکارم لە خەڵکی یعنی باوەڕ بۆ شتانە نەکەن باوەڕ بە ئیمێلی ساختە دەکەن سێری دۆمینەکە بکەن سێری تەبعاً ئەگەر ئینستاگرام و فەیسبوکش خەڵاتت کە نایەتن بە تەلەفۆن پێت بڵێ ئەو خەڵاتمان کردی بە ئیمێلێکی فەرمی خۆی یاخود بە نۆتیفیکیشنە ناو ئەپلیکیشنەکە ئەو کاتە ئاگدار دەکاتەوە بۆ خەڵاتکردنەکەت زۆر سپاسەکە بۆ هیوای هەمووان پارێزراوین لە هاکردن ئەو بە تایبەتیش پیجەکان پیجە فەرمیەکان و پیجی کوردستان 24 وەک ئێستا بینیمان زیاتر لە 14 پیجان کە نافەرمین بە ناوی کوردستان 24 دانەوە بەس بەهادین شارەزار لە بواری سوشیال میدیایان بەیانی لەگەڵمان بووی سپاس بۆ ڕێنمایەکان سپاس بۆ ئێوەش هەربژی